هۆکارەکەی ڕوونەکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە نەک دیموکراسی نیە بەڵکو دژە بە دیموکراسی و مافەکانی مرۆڤ هەر بۆیە لە هەر پنتێک لە هەر کاتێکا کە بزانێت ئەو کارانەی ڕۆژنامەنووسانەیکەن زیانەگەێنێت بەو دەسەڵاتیان بەدڵنیایەوە بە هەموو شێوەیەکی شەرعی و ناشەرعی ڕوبەڕوویە بنەوە و ئەم ڕێگەیانەی کاگیرێتە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە خراپترینیان تیرۆرکردنە و لە ڕێگا و شێوازی تری وەکو پێنەدانی زانیاری ڕێگری لێکردن لە ڕووماڵ دەرکردنی تیمەکان هەروە ڕێگریکردن لە تیمەکان و تاگاتە دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان بەبێ هیچ بنەمایەکی یاسایی ئەمە ئەگەر تعبیر بێ لە شتێک تەنها ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتێکی ستەمکار و دابلۆسێنەرە هاودەنگی مهمترین شتە بەنسبەت بە تایبەتی ئەو پرسانی پەیوەندیان بە ئازادی و ئازادی ڕۆژنامەوانیە زۆر گرنگە ڕۆژنامەنووسان ئازادی خوازان چالاکوانانی سیاسی و مەدەنی زۆر گرنگە لەو پرسانەی پەیوەندیان بە ئازادی بە دیموکراسی بە مافی مرۆڤ و هەروەها کاری ڕۆژنامەوانیەوە یەکدەنگ بن چکاگەر هەمومان کۆبین و یەکدەنگ بین بە زەحمەت پەرتەکرێن و بە زەحمەت دەتوانرێن دەرەقەتمان دێن بەڵام ئەگەر پەرت بین و هەر یەکەمان پشتبەسم بۆ ئەجەندای هەمانە ئەوە زۆر بۆ دەسەڵات ئاسانەکەەوە پەرتمان بکە و ئەوەی هەیەی بەدیبێنێ بەدڵنیایی وام ڕێگەیەکی دۆڕاوە کە دەسەڵاتێکی دێتە بەرچکەوەیە ئەزانن ینی لە تیرۆرکردن ڕۆژنامەنووسانی سار نەکردوێتەوە لە بەردەوامبوونی تر ئەم جۆرە ڕێگەر و فشارانە بەڕاستی چۆک بە ڕۆژنامەنووسان دانادا و بەعکسەوە ڕۆژنامەنووسان کورتترەکە سوورتریانەکە لەسەرەوەی کە بەردەوام بن لە ئیشی ڕۆژنامەوانی ئەگەر ئێمە گەڕانوویەکی کورد بکەین بۆ مێژووی حکومڕانی دەسەڵاتداریەکی پارتی لە باشووری کوردستاندا دەبینین ئەو چینەی کە زۆرترین پێشێلکاری یاخود هەڕەشەی بەرامبەر بکراوە چینی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی یاخود ئەو کەسانن کە لە دەرەوەی سیستەمی سیاسی دەسەڵاتی باشووری کوردستان تێکۆشانێکی سیاسی بەڕێوەتە بن. زوبێر برادۆستیش یەکێک لەو ناوانەی کە لە 28 ساڵی دەسەڵاتی باشووری کوردستاندا ڕوبەڕووی پێشەلکاری بۆ تۆمە دەبینین زیاد لە مانگێکە زیندانی کراوەوە بە هۆکارێکی فەرمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئاماژەی پێ بکرێتەوە زوبێر یاخود ئەو ڕۆژنامەنووسە لەسەرچی زیندانی کراوە. هەموو ئەو کەیسانەی کە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە چ بە کەسی تیرۆری ڕۆژنامەنووسان کە هاوکات ئیمڕۆ با بڵێن لە چەند ڕۆژی ڕابردوو سێمی ساڵیادی با بڵێن تیرۆری ڕۆژنامەنووس شەیدوەدات بووە لە دهۆک و تەواوی ڕۆژنامەنووسانی تر کە تیرۆرکراون تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکان یاخود دادگا بەکاری ڕاستەقینەی خۆی هەڵنەستاوە بۆ ئێمە وەکو چالاکوانانی کۆمەڵی مەدەنیش لە هەمان کاتدا ئێمەش تووشی زۆرترین هەڕەشە و پێشێلکاری بووینەتەوە هۆکاری ئەم پێشێلکاریانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە با بڵێن موسسەسەی وڵات موسسەسەی هەرێمی کوردستان ڕۆڵێکی سربەخۆی نیە دەستی حزب لە نێویدا ڕۆیشتووە لە نێو دادگاکان و پۆلیس و ئاسایش زۆر کات بە بڕیاری بەرپرسێکی حزبی کەسێک زیندانی کراوە یاخود چیرۆر کراوە هەڕەشەی بەرامبەر بکراوە ئەمەش دیسا بۆ دەگەڕێتەوە کەوا حزب باڵا هەژمونی حزب بەسەر حکوومەت و دام و دەستگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستان زاڵە بە پێشنیاری ئێمە لە کەیسی ئازادی و ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان کۆدەنجێک پێویستە لەسەر ئەمە بە جۆرێک کە هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە با بڵێن باوەڕیان بە پرسی ئازادی ڕادەبڕین هەیە لە هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە تێکۆشەرێکی داکۆچیکارێکی سەرسەختی کەیسی ئازادی و ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان پێویستیان بەوەیە کە بێنە لای یەکتر و لە پاڵ ئەوەشدا دەمەوێت لێرەوە پێشنیاری ئەوە بکەم هەم بۆ ئاژانسی ڕۆژنیوس و هەم بۆ کەسایەتیەکان کە لەم بوارە کار دەکەن ئێمە دەبینین ژمارەیەک ڕۆژنامەنووسی تیرۆرکراوانەیە و ژمارەیەک بە بەردەوام ڕۆژانە پێشەکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت تاوەکو ئێستاکە کۆدەنجیەک لە دەرەوەی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان نییە کە لە کاتێک سندیکاش هەژمونی حزبی بەسەردازاڵەوە کۆی ئەو سندیکانەی کە لە هەرێمی کوردستان دروست کراوە پێم وایە کۆدەنگی دروستکردنی کۆدەنجی و کۆکردنەوەی ڕێیحام لانی کەم تیماری ئەم دەردەیە.